بڕۆ لەگەڵی قسە بکە. برام 100 جارە قسەی لەگەڵکەم بێسوودە کە لە ڕقە کە لە ڕق. مناقەشە مەکە، بڕۆ لەگەڵی قسە بکە. دەی نیار برام کەسێکی گرنگ هەیە دەیەوێ بتبینی. کێ ئەو کەسە؟ ئیتر کەسەکە پارێزەرە؟ لۆ برام شتەشی خراپە؟ دەزانی چێ کاروان ئەمن قسەی خۆم کرد و نوختە. ئاخر برام دەزانی یان واز لە مۆزوعی دێنن یان ئەو مەزرعەتان لۆ بەجێ دێنم. ئاخسەن کە لە ڕقی. من لە نێو بیرکردنەوەیەکی قوڵتا بووم. مەریوان و کاروانی برام دەستیان کرد بە جمۆزۆڵ. منیش بۆ دوجار بڕیارمدا کە دەبێت پارێزەرێک بدۆزمەوە. کەسێکم بە خەیاڵ دەهات ناوی خاتونیان بوو. ئەو ناسیاوی خۆمان بوو. بۆیە بڕیارمدا بچمە لای. کاک نێهات خۆت باش دەزانی من پارێزەرێکم. تا ئێستا نەبووە لە هیچ کەیسێکی بترسێم. بەس ڕاستێکت بوێ خۆت باش دەزانی باوکت ناوبانگێکی باشی نەبوو. من ناتانم ئەو کەیسەی قبوڵ بکەم. ببوورە. نییە خان. ئەمنیش دەزانم کە بابم ناوبانگێکی باشی نەبووە. بەڵام نییە خان دەتوانم پرسیارێک بکەم. فەرموو. ئەگەر لە سەرەمەرگدا بابت داوات بکە هەموو شتێک بەجێ نایەڵی؟ خۆت دەزانی منیش باوکم نەماوە. بەس بۆ ئەوەی کە بەس یەک چرکە بگەڕێتەوە شتێکی دەکەم. یەدەکەوە نییە خان. بەڕای تۆ من چ پیاوێکم ئەگەر کۆتاوشەکانی باوکم نێرمەجێ. ئەگەر دواوەستێتی باوکم کە بە منی سپاردووە ئەنجامی نەدەبوو بە قسەی نەکەم. بەڕاست دەتوانم قەت لە خۆم خۆش بم. بۆ هێتکار لێ دەکەم. یارمەتیم دە. هاوکارم بە. تەواو بنەو کەیسەی وەردەگرم. زۆر سپاس دەکەم لێ خان. شایەن نییە. بەجددی زۆر سپاس دەکەم. لە بەیانی دەست بەگەڕانە دەکەین. باشە نییە خان دەبێ نەشەت دۆزینەوە. ئینشاڵڵا دەیدۆزینەوە. ئینشاڵڵا.